ساڵتان لە بێ خۆشەویستان لە کۆتا پرۆگرامی کورتکار بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بووینەوە بۆم پرۆگرامە تایبەتە ئێمە لە گوندی گوڵەخانە و لە ماڵی کاکە حەمەی حاجی مەحموودین کۆمەڵێک ئۆتۆمبیلی کۆن و پڕمێژوو لێرە ئامادەیە ئێمە و ئێوە وزەرێک بەنێو ئەم ئۆتۆمبیلانەدا دەکەین فەرموون بینەرمان. ئێستاش کە هێتە لای ئێمە خۆی ئۆتۆمبیلەکە لێ خوڕێ کاک محەممەدجان سڵاوت لێ بێ بەیانیت باش باش بەخێر بێ خۆتان باشە تەندروستیتان باشە زۆر سپاس پێشەوەی دەست بکەین بە پرۆگرامەکە پێم خۆشە پیرۆزبایی ئەوەتان لێ بکەین کە نوێبوونەوەی حزبی خۆتان و کۆنگری نوێتان بەستووە پیرۆزباییتان لێ بکەین زۆر سپاس دەکەین جەنابتانی چێکن لەو کەسایەتیانی کە کۆمەڵێک ئۆتۆمبیلی کۆنتان لێرە کۆ کردوتەوە ئەگەر پێت خۆش بێ دەچینە لای ئۆتۆمبیلەکان و چەند گفتوگۆیەک لەسەر ئۆتۆمبیلەکان دەکەین ئەگەر بەوە دەست پێ بکەم هەستی جەنابتان چییە بەوەی کە ئەم کۆمەڵە ئۆتۆمبیلە کۆنت لێرە کۆ کردوتەوە وڵی تریشمان هەیە بێوانە خۆی لە ڕاستی خۆم بۆ خۆم پێم خۆشە مەسەلا شتە کۆنەکان یا شتە تاریخیەکان یا ئەو شتانی کە لە ڕووداوێکە کە ئیبینی سیارەکە ڕەنگە کۆمەڵی ڕووداو دەکەوێتەوە بیر شتی ڕابردوو دەکەوێتە بیر و من خۆم بۆ خۆم هەر دایم هەوڵی ئەوم داوە لە نامەیەکی کۆنەوە لە سیلاحێکی کۆنەوە لە دووربینێکی کۆنەوە لە جلێکی کۆنەوە تا ئەگاتە سیارەی کۆن هەوڵم داوە بە تایبەتی ئەوانەی کە لەگەڵ ڕووداوەکانە تێکەڵ بوون مەسەلای یەکێ لەو سیارانەی کە ئەیبینم کۆمەڵی ڕووداوی دێتەوە ڕاستە ئەو لە دواترا باسی ئەەکەین ئەوەی کە ئەو شتانێک کە ئەیبینم کۆمەڵی ڕووداوی تر مەسەن نامەیەکە هەر شتێک لەو شتانەی کە پێشتر ئەوەی پێشتری گوێبیستی بووین و لە یەک دوو ڕۆپێرتاژی تری شابینیمانە کۆمەڵێک چەک و شتی کۆنت هەیە لای کاکە حەمە ئەم ئۆتۆمبیلانە خۆشەویستترینیان چەکە کۆنەکان وڵا هەرێکێک تایبەتمەندی خۆی هەیە هەرێکیان لە مەسا لە ئاساسی خۆی مەسەلا و چەکانە ڕەنگە چونکە خۆتانەزانن کورد هەمیشە دووچاری داگیرکردن و کوشتن و بڕین و ئەوانە بووە هەمیشە پەنای بردووە بۆەوەی چەک و شاخ و ئەشکەوت و ئەوانە پەنای بووانە بردووان ئەنی ناچار بووە ئەو چەکانش تەمان هەرێکێک بۆ خۆی تایبەتمەندێکی خۆی هەیە شەڕی یەکەمی جیهانی بەریتانیا هەیە شەڕی جیهانی رووسایە شەڕی یەکەم هەرێکە هی وڵاتێکە ئێرانە هینی نەسا ئەڵمانە ئەمانە خۆی بۆ خۆی هەرێکێک کۆمەڵێک ڕەنگە پاشخانی هەبێت شتی هەبێت لەبەرەوە پێم خۆشە ئەوانە بمێنێ بۆ نەوەکانی داهاتوو تێبگەن شارەزا بن لێی و بزانن ئەو ڕووداوانە پێشتر چۆن بووە ئێستا چۆن بووە تەکنەلۆژیا ئەو کاتە مەسەلا سیلا چۆن بۆ ئێستا تەکنەلۆژیا ئێستا گێتە کام خۆنا سیارەکان مەسەلا ئەو کاتە چۆن بۆ ئێستا گاتە خۆناقێکی تر پێم خۆشە ئەوانە بمێنێتەوە یا ئەو شتە مێژویانە کللتوری میلەتەکەمان مەسەلا ڕەنگە کۆمەڵەشت هەیە ئێستا لە ناوەچێت نەماوە مەسا ئێستا ڕەنگە کەرەسەی جووتیاری کۆن مەسەلا بە چ شێوەیەک بەگا جووتیان کردو بە هێش و بەوانە ڕەنگە ئێستا ئەوانە نەمابێت مەسەلا ئەوە لەگەڵ ئێستا بەراوردی بکەیت من خۆم پێم خۆشە ئەوانە بمێنێتەوە بۆ هیچ نەبێنەوەکانی داهاتوو لایەن عجایب نەبێت کە بینێ ڕاستە لە ئێستادا تۆ چەند ئۆتۆمبیلی کلاسی یاخودۆم ئۆتۆمبیلە کۆنانت لای تۆ پارێزراوە وڵا هەمانە تەقریبن پێم وایە ڕەنگە بگەنە 12 سیاری لەوەڵە ئەگەر هیچ کەسێکیان کەسایەتیەک بێنە ماڵەکەی جەنابت و داوایەکێک لەم ئۆتۆمبیلانت لێ بکەن خۆی هەر کەسێ بیان بینێ حەقا ئەویش ئەوەی خۆی هەیە بێنیتی لە لای ئەمانە داینێت لێرە نافەوتێ یعنی لێرەوە پەیامێکە هیچ کەسی داوام لێ نەگا ئەگەر هەتانە ئێوە بینە خۆی ئەوە نافەوتێ کە لای من بوو ئەبڵە مڵکی خەڵک من کە چونکەەوە من خەریکی مۆزەخانم لەو مۆزەخانە دانێنەی کە دامانە لە مۆزەخانەی هەموو کەس ئەی بینێت لەبەرەوە ئەو کەساگەر هەرچێکی هەبێت مەسەلا ڕەنگە مەساکە من زۆر کرد مەسەلا دێت خنجەری کۆنی هەیە مەسەلا شمشێری کۆنی هەیە نوع ئیشتەکان ئەیێنێت بەوەی لێرە نافۆتێ پێشیان نووسینەمە فڵان کەس هێناوێتی ڕاستە ئێستا بەردەوام هەر بە دوای ئۆتۆمبیلانە دەگەڕی ئەوەی دەستم کوێ بڵێ ینی هەر بە دوای ئەگەڕی لە جگە لە کوردستان لە دەرەوەش بە دوای ئەگەڕی یەکێک لە ئۆتۆمبیلانی کە زۆر تایبەت بوو لای ئێمە
کە پێیان وتی ئەم ئۆتۆمبیلە خۆت بەلێ خوڕین لە ئەڵمانیەوە هێناوتەوە بەڵێ ئەویان لە ساڵی چەنە ئەم ئۆتۆمبیلەتان هێنا وڵا خۆی مدەکەی کۆنا بەڵام ئێمە چەند ساڵە پێشی سایەنەمان خۆم بۆ خۆم کە بینیم پێم خۆش بوو بیێنەوە بێرە چونکە لەوێ ڕەنگە لای خەڵک ئەمە مدلەکەی کۆنە زۆر مەرغوب نییە زۆر جینی ناکەن بەڵام من بۆ ئێرە لام گرنگ بوو بە خۆشمان بە لێ خوڕین لە ئەڵمانیاوە هێنامانەوە ڕۆژانە بەکاریانە هێنیە خۆت بە هەفتانە نامەگەر مناسەبەکان یا هەفتانە خۆیان بەکارێنن بۆی ئیش بکەن دەنی لە دایم هەمیشە ئامادە بن لە کارکردە ئەو هەفتانە هەموو ئیشان پێەکەنەوە دیگەیان سۆڕێنەوە هیچ کاتێک بۆ لە هیچ کات لەو کوڕانە عاجزبی لە باش خزمەت نەکردنیان باش پاک نەکردنەوەی نەڵێم ئەڵێم کە مەسەلا یەکیان باتریەکەی تۆزێ زعیفە بێ هەندێشتە بێت گوتیان ناڵێم بەڵامان خۆیان زوو چارەسەر یەکەن و ڕێکێخەنەوە کاک محەممەدجان ئەو ئۆتۆمبیلی کە ئێستا لە سوۆشال میدیا و لە تەلەڤیزیۆن و ناو خەڵکا زۆر دەنگی داوەتەوە و زۆر باسی لەسەر دەکرێت کە ساڵانە ئۆتۆمبیلە تۆ بەکارێنی بۆ یادی شیمەبارانی هەڵەبجا پێشتر بپرسم ئەم ئۆتۆمبیلە لە ساڵی چەند بەدەستی تۆ گەیشت و چۆن توانیت ئەم ئۆتۆمبیلە لای خۆت پارێزی زۆر سپاس ڕاستی ئێمە خۆمان ئامادە کرد بۆ ڕاپەڕینی ساڵی 91 ڕاپەڕینەکانەوە بوو لە خواری عراق دەستی پێکرد بۆ عێراق پەلاماری کۆیتیدا بوو ئێمەش لێرە خۆمان ئامادە کرد ئێمە لە مانگی 11 و 12 لە ئاخری سەرەتای ساڵی 91 ئاخری ساڵی 90 ئێمە مەفرازیمان ناردە خوارەوە مەفارزەکان پەیوەندیمان هەبووم هەمیشە پێشەوەی ئێمە بێنە خوار ئاگاداریان کردمتیان قاید فرقەی 36 جێشی عراقی ئەو کاتە پیانۆ جامپۆیەکی جوانی پێەیە ئێمە جامپۆکەمان ئامادە کردووە تا تۆ دەیت ئێمە دەست بەسەری ئاگرین هێشتا سێ مانگی مابوو بۆ ڕاپەڕین ئەوتمانجاوتمیشتم جا بەش ئەو ڕۆژە ئەو لەوێنە بێ ئیجازە بێوتیان نا لەوێ دایم چونکە شوێنەکانیان ئەوەیە شوێنی خەتی شەڕە چۆڵی ناکە و لەوێ مێنێتەوە ئێمە لە ئەو ڕاپەڕین دەستی پێکرد لە 5 مانگ لە بەیانی 8 مانگ ئەم سیارە کەوتە دەستی مەفرەزەکان و پێشمەرگە ئێمە لە سەراوی سوبحاناغا کە فرقەی 36 عراقی لێبوو زارێ قاید فرقەکە خۆی بوو چه هەستێکت هەیە کە ساڵانە ئۆتۆمبیلابی بۆ هەڵەبجە بۆ ئەو یادا لە ڕاستی یەکەم ئەوانەی کە ویستیان کورد لە هەڵەبجەوە لە ناوبرن بە کیمیاوی بخنکێنن میلەتەکەمان لە ناو بچێت و بیسرنەوە لەسەر جۆغرافیای کوردستان ئێمە ئێستا خەڵکی کوردستان لە هەموو ئەو دیاتان ئەڵبەتە وێران کرابوو تەخت کرابوون لەگەڵ خاک یەکسان کرابوون هەڵەبجە جگە لە کیمیاوی شارەکەیشان وێران کردبوو بەڵام ئێستا خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان وەک میلەتێکی زیندوو لەسەر خاکی خۆی و وڵاتی خۆی و نیشتمانی خۆی کاتەکانی ئەم ئازادی بەڕێیەکەن ئەو سیارە لای من ئەهمێتێکی ئەوەی هەیە کە لەو ڕۆژەدا کە ئەوانە ویستیان کورد لە ناوبەرن خۆیان لە ناوچوون و بەو سیارەی کە ئەوانە هاتن لەسەر خوێنی خەڵک میلەتەکان پێ لە ناوەبرد بەو سیارە ئێمەشین یادی ئەو ڕۆژە ناخۆشانەی کیمیاوی هەڵەبجەی پێەکەینەوە بۆ ئەوەی هەموو کەسێ بزانێت کە ئەو سیارەی ئەوانە بوون کە تاوانیان بەرامبەر بە هەڵەبجە بۆ شوێنانە کرد بەڵام سیارەکەی سەر لای کووردە و لای خەڵکی کوردستانە و لە یادەکان و لە ئەو یادانش بۆ ئێمە بەڕاستی یادەکان لەبیر نەکراون بۆیە ئەوە بیرخەرەوەیەکی ئەو خەڵکەیە کە ئەوانەی ویستیان خەڵک لە ناوبەرن بە کیمیایی خەڵک بخنکێنن کۆتایی بە میلەتەکەمان بێنن بیسرنەوە سەر جۆغرافی ئەوان کۆتاییان پیاتۆ و ئەوەش پاژماوەکانی دەستی ئەوانە لێرە هیچ کات کەسێکە بۆ بێتە پێشەوە پارێکی خەیاڵی یاخۆ شتێکی وا بخاتە بەدەست تۆم ئۆتۆمبیلە لە تۆ وەربگرێن ئێمە هیواداری ئەگەر کەسی لەوانەی هەبێ بێنێ بۆ ئێمە نەگەوە بیرت لەوە کردوەوە شوێنێک وەکو مۆزەخانە بکەیتەوە ئۆتۆمبیلانە تەسلیمی ئەوان بکەین بەڵێ ئەوەی ستا خەریکی هۆڵێکین دروستێکن لێرە بەڵێ هۆڵەکە تقریبا 1500 مترە ئەو هۆڵە بۆ مۆزەخانەیە تەمەند نەکرد سیارەکان تەمەند سیاری تریشمان هەیە چەند سیارێکی تریشمان هەیە ئەو هۆڵە بۆ مۆزەخانەیەکە کە هەموو شتەکانی تێدایە مثلا ڕەنگە سیلاحی تێدا بێ مەسەلا کاغەز نامەیەش ڕسمی شەهیدا نوعیشتی تێدایە ئەو مۆزەخانەیە وا لەکەن کە بتوانێت هەموو کەسێک بیبینێ و ڕابردووی میلەتەکەی خۆمان و
و ئێستا و لەسەر ئێستا و داهاتویش ئەوە بکات لە ڕووی ڕەنگە تەسیراتی خۆی هەبێ مەسا سیلاحێکی کاتی شەڕی یەکەمی جیهانیە هی پێشترە هی قاجەریەکانە هی کۆنا ئێستا لێرە لەگەڵ تەکنەلۆژیای ئیسادا بەراوردی بکە سیارەکانی هەمان شێوەیە. زۆر باشە. یەکێکی تر لە ئۆتۆمبیلانی کە لە پشتی کاکە حەمەوە وەستاوە یەکێکە لە ئۆتۆمبیلانەی کە لە ئەڵمانیاوە خۆی هاوردوێتی ئەگەر ئێمە بمانەوێت بە وردی تۆزێک لەم ئۆتۆمبیلە باز بکەین. کاک محەممەد ئەمە ساڵی چەند ئەمە ئۆتۆمبیلت هێنا؟ ئەمە تقریبا هێنانەکەی کۆن نییە، بەڵام من کە چووم لە ئەڵمانیا لە شوێنێک ئەم سیارەیەم بینی دانرابوو ڕەت بووینەمە لە جادەیەک لە حدودی هۆڵندە و ئەڵمانیا کە بینی وتم ڕاوەستن باچین سەیری بکەین کە چووی سیرمان کرد ڕاستی پێم خۆش بوو شتێکی ناوازە بوو لێرە بە کوردستان کەم بێ وتم ئەو سیارە ئیکڕین و خۆشمان بە خۆمانیە نامانەوە بۆ ئێرە هەر وەکو شتێکی ناوازە بوو لام شتێک بوو کە لێرە ڕەنگە کەم بێ زۆر کەم بێ هیچ کات بەکاری ئەهێنی بیبیتە دەرەوە یاخود بۆ کۆ سەردانێک بەکارهێنین جارێک بەکارهێنین و خۆشیان لێرە هەفتانە کاری پێشی پێەکەن وانە ترێ نامانەوە لە نامانەوە لە تورکیا و لە نامانەوە لە برایم خەلیج برادان زۆر هاوکاریان کردین و ترێنەمان چونکە سارێک کۆن بۆ کوردستان نایێتەوە بەڵام ئەوان کە منیان بینی سیارەکە کۆنەوەمانەوتم وەڵام بۆ خۆبۆی نییە بۆ ئەومە بۆ مۆزەخانە ئۆفسانەیە خۆت بەکاری خۆت لی ئەخوڕی یاخود هەر خۆم لە ڕێگەش هەر خۆم لێ خۆشم لێ مەخوڕی بەرەدانی تی یارمەتیانەدام بەڵام بەڵێ خۆشم لێ خوڕم جاجار ئۆتۆمبیلی مارسیدس و شەریکی مارسیدس یەکێکە لە شەریکە باشەکان شەریکە باشەکان و خۆی من زۆر هەوڵشمدا بۆ کۆنتریش دەستم کرد بەڵام دەستم نەکەوت بەڵام ئەمە نەوەکەی ینی جیاوازە ئەمە خۆی لیمۆزینی پیاڵێنەوە زیاتر بەڵێ شەش دەرگای لیمۆزین شەش دەرگایە ئەوەنە بە شتێکی هینم زانانی تایبەتی بزانی بۆ ئێرە یەکێکی تر لە ئۆتۆمبیلانە کە لە پشتی ئەمەوە کاک محەممەدجان ئەگەر باسیشی بکەین لە گەڵمانە ئەم جێبە ڕووسیەیە ئەمە ساڵی چەند بەدەستی تۆ گەیشت یادەوەری ئەم ئۆتۆمبیلە چییە؟ وابزانم ئەمریکیەوە ئەمریکیە بەڵێ ئەو جێبە لە ساڵی هەشتا بوو مانگی سێ بوو پێم وایە ڕۆژی پانزەی مانگ بوو پانزەی سێ ئەمە لە کاتی ئێرشی ئێران بۆ هەڵەبجە بەڵێ یێزەکانی ئێمەش لێرە بوون لە سیروان و لە پردیزەڵم و لای بەحرەکە و ئەحمەداوە و ئەو منتیقەیە بوون ئەمە جێشی عراقی سارێکی زۆری جێهێشت ئەمە تۆپی 106 لەسەر بوو بەڵێ لە هەڵەبجە کەوتە دەسمان کەوتە دەسمان لە دەشی عراقی ئێمە بەکارمانهێنا ئەو ماوەیە هەم تۆپەکەشی و هەم خۆشی بەکارمانهێنا پێشمە ئەو کاتە لە کاتی کیمیاەکان ناو هەڵەبجە ئەگەڕین وێنەکەی و کاتیش هێرماوە ئێستا هەم لە ڤیدۆ هەم لە فۆتۆ ماوە واتە هەمیشە تاریخێکی خۆی بۆ خۆی هەیە ڕاستە جا ئەمە جێبێکی زۆر بە قوتوانەیە وەختی وا بوو ڕەنگە لەو هەورازانەی سووریان دە پێشمەرگە لە مەڵەخود لێمانەدا سەرەکەوتنی هینە بە خۆ تاینەکەی مەکی لەو شتەکان ئەوەی تەنیشتیشی هەر هەمان مواصفات ئەوان هەمان تایبەتمەندیان هەیە ئەوانی شار هەمانن بەڵام ئەمە مۆدلەکەی زۆر کۆنترە لەوە ئەمەیان زۆر کۆنترە ئەوەی تەنیشتیشی هەر بە هەمان شێوە هەمان شێوەیە ئەوانش هەر هەمان شێوەن ئەو جێبانن کە کاتی خۆی تۆپی 106یان لەسەردانە بڵێ کاک محەممەدجان ئێمە لە کۆتایی پرۆگرامەکە من و تۆ بە یەکێک لە ئۆتۆمبیلانە پیاسەیەکی کورد ئەەکەین ئەگەر خۆت اختیاری بکەی پێت خۆشە کام لە ئۆتۆمبیلانە لێ بخڕی حەزەکەی من و تۆ بە یەکە و پیاسەکەمیان پێت باشە ئەوەی کە تۆ زۆر پێی مرتاحی پێمان خۆشە ئەوە بێ باشە حەزەکەی بچین بۆ ئەویان یا ئەمەیان کامێنەڵی زۆر باشە ئەگەر هیچێک لەم جێبانە بەکاربێنین باشترە بێ کە حەسەن لە دوورەوە سێرمانەکە ئەڵێ پێم خۆشە نیسانەکە بێ کام ئەوەی ئەولا زۆر حەزی لە جێبەکە بوو ئەگەر جێبەکان بتوانین زۆر باشترە بێ فەرموون ئۆتۆمبیلە وتمان ڕووسیە
ئەمریکی نەمانە ئەمانە ئەمریکی خۆی جێ بۆ ناسراوە زیاتر لە وڵاتی ڕووسیاوی نەکرێکینی ڕووسیەکان ئەوانەی لای کەداروانە زۆرەیە بڵێ بڵێ ئەمانە هینی جەنگی و ئەوانە زیاتر ئەمانەی شەڕن ئەمانە هەمووی بۆ ئەسکەرین بۆ شەڕی داعشی چ کام لە مۆتۆمبیلانت بەڵامیان بەکارێنەوە ڕاجیمان لەسەر بوو ڕاجیمە بڵێ شتێکم بیستۆ کە دەڵێن ڕاجیمەکانی ئەو خۆتان دروستان کردووە ئەوە زانیاریەکان چۆنی ینی دروستکردنی چەک تۆزێک دڵخۆشی ئەوێ و دڵخۆشیشی ناوێکە تۆ چەکەکە بۆ پارێزگاریکردنی لە خۆتان ئەڵێ نائیلاج بوو احتیاج بوو بۆ شتێک دائما ینی ئەتوانێت مەحاولەکات چۆن بتوانێت چارەسەری بکە مەسەلا ئێمە لە کاتێکە پێویستمان بە ڕاجیمە هەبوو هەم ڕاجیمەی دوانزەیی هەم ڕاجیمەی لە سێ مەتریەکان ئەو کاتە زۆر هەوڵمدا هەندێک لە ڕاجیمەکانمان هەبوو جێمان لە ئەنفالەکە لە قەرەدا هەوڵمدا دەستم نەکەوت سلای یەکێتی داوامان کرد لە ئێران داوامان کرد نەیانداینێ خۆم هاتم هەندێک تۆڕنەوشتم هێنا تۆڕنەکانم هێنا دەوێت لە تۆڕنەکان چەند کەسێکی شارەزایی کاتی خۆی لە ئەوەی تەفنی عسکەری عراقی کاریان کردبوو پێم وتن پێویستم بە ڕاجیمە هەیە وتیان تۆڕنە و کۆمەڵێشتمان پێویستە ئەو ئەشیانەی کە دروستیەکە بە بۆرەی ئاو بە بۆرەی ئاو ڕاجیمەکانمان دروست کرد دوای تاقیمان کردنەوە تاقیمانکردنەوە سەرکەوتوو بوون و لە ڕوخانی عێراقدا لە 2023 بەکارمانهێنان لە خانەقین لە جەبارە لە دووس لە کەرکوب کاک محەممەد کۆمەڵێک کەلوپەلی کشت و کاڵی ئۆتۆمبیل مەچینەی کۆ نەبینی لێرە وەکو کشت و کاڵ تااقەتت ماوە لەگەڵانە بڕۆی بەڵێ توان بۆنا بە خۆشحاڵیەوە بەڵێ ئێمە خۆم بە خۆم جوتیارم هەموو کارەکانیشم کاری جوتیاریە بۆیە ئێمە کارەکان کاری جوتیاریە پێویستمان بە ئامێری کشت و کاڵی ژەیە ئامێرە کشت و کاڵەکان ئەوانەی کاری پەتاتە کاشتە دەڵەکەنێ پەتاتە ئەنێژێ تراکتۆرەکان مەستا ئەمە بۆ دەرمانۆشان ئەو تایەکانی باریکە بەڵێ ئەویان بۆ ناو باخە بەڵێ هەرێکامیان لە هەمویان کۆنتر ئەمە چینێ پێ هەستەکەم ئەمە کۆنە ئەمە ئەنتەلێشتای پێڵێن بەڵام لە کۆلەوە کۆنتریشی تێدایە بەڵێ مەسەلا ئەوە زیتۆرە ئەوە زۆر کۆنن ئەوانە بەڵێ ئەوانە کۆنن ئەمە بڕیارە داوە هەموو پەتاتەیە ئەینێژی و هەڵیەکەنێ بەشێک لەمانە شەر بخیتەنێ ئەو مۆزەخانەوە کە بە تاکید ئەوانە بەشێکیان ئەچێن ناو مۆزەخانەوە لەو ئامێرانەی کشت و کاڵ چونکە خۆتاندان کشت و کاڵ کۆڵەکەیەکی ئەساسی اقتصادە لە هەر وڵاتێکا بە تایبەتی لە کوردستان ڕەنگە ئێمە چونکە اقتصاد لەسەر چوار مۆزۆع باشەکرێت دائیمەن لەسەر نەوتە لەسەر نەوتە و لەسەر بازرگانیە ئێمە ڕەنگە بازرگانی گەورەمان پێ نەکرێت چونکە بە حرمانیە ڕاستە و لەسەر سەناعەیە و لەسەر کشت و کاڵە ئەمانە خۆی بۆ خۆی چوار کۆڵەکەی ئەساسی ناوهینە بنەڕەتی اقتصادە. کاک محەممەد زۆرێک لە تەلەڤیزیۆنەکان کە دێنە لای جەنابەت هەموو پرۆگرامی سیاسی و بازی وەسەی ئێستا و باسی سیاست و بۆ چۆ ئەڕوا و قسەی تۆ چیە لەسەرم جۆرە پرۆگرامانە کە بێ ئەوی باسی سیاست بکەن باسی کۆمەڵێک شتی باسی ساری کۆنەکان باسی پرۆگرامی شتەکان کە پەیوەندی بە سیاستەوە نییە خۆی ڕەنگە هەر یەکێک تایبەتمەندێکی خۆی هەیە بەڵام بەڕاستی ئەو جۆرە بەرنامانی کە ئێستا هەیە لەسەر چه ساری کۆن بێت لە کۆمەڵێک شتی تاریخی بێ شتی کللتوری بێ ئەمانە هەمووی گرنگن بۆ نەوەکانی داهاتوو بۆ من خۆم بۆ خۆم زۆر پێی ئاسوودەم ئەنی ئەمانە زیاتر پێی ئاسوودەم تا ئەوەی مەسەلاکانی ترکە ئەی هور ژێنن و نوعیشت وانە ئەمە پێی ئاسوودەم ئەمە چونکە ئینسان کە باسی ئەم شتانەکەی کۆمەڵێک یادگاری و کۆمەڵشتی ڕابردوو کۆن و هاوڕێ و ئەنو ئەیشت وەکو شریتێکی سریع بەرچاوی ئینسانە وەکو بڵێنینێکی سینەمایی دێتەوە هەمووی فیلمێک دێتەوە بەرچاوی دوور و نزیکەوەی ئاگدار بم خەریکی نووسینەوەی یادەوەریەکانی خۆتی
ئاماژە بە مۆتۆمبیلە ناکەی لەو یادەوەریانێ بەتایکێت هەندێکیان وێنەکانشی تێدایە لە هەندێک لە هینەکانە ئێوە نەمگرتوون یادەوەریەکان باسی ئەمانەکە باسی چۆن ئەوانە دەستکەوتون چۆن کەوتۆ دەستمان هەموو ئەوانە باسەکەین یادەوەریەکان هەرچەندە نامەوێت دڵەتون بکەم یاخود یادەوەری ناخۆش بێریت بێنمەوە هیچ کات شەید عتا ئەمڕۆ لام ڕۆژێ خۆشتر بێ هیچ کات لە مۆتۆمبیلانی بەکارهێناوە یاخود داوای لێ کردووی کە وەکو هەدی بینیت یاخود خۆی سەرپەرشتی بکە بەکاریە ناوە بەڵێ خۆی زۆرجار بەکاریە ناون ئەویان کردووە ئەنی دۆزار کە بەدەستی و یاخود لێرەوە بەکاریە ناوە هەر ئەو نە بەکارێ لە ئێستا هەر کەسێکە لە ناو سۆشال میدیایە جار بەجارێکەکەوێتە بەر ڕخنەوەکەوێتە بەر قسە و تانە و تەشەرەکە کۆمەڵی کەسی لە خۆڕا دەکەونە سەری تۆش هەندێک جار بێبەش نابی لەو تانە و تەشەر و قسانی کە لەسەر دەکرێ هۆکاری چییە جەنابتان هیچ هەڵوێستێکتان نیە جواب نادرێن و ینی ئەو بێدەنگی و ئەوەی کە ناتەوێ جوابیان بیتەوە هۆکارەکەی چییە؟ لە ڕاستی من خۆم بۆ خۆم ئەوەی کە قەنەعەتم پێیەتی کردومە وی شکەم بەردەوامیشە بم و لە هیچ شتێکی خۆشم من سا زۆر جار گوێم لێە زۆر کەس مەسەلا چ مەسئولین بن چه سیاسی بن چه کۆمەڵایەتی هەر هۆنەریە هەر نەوەیەک بن ڕۆژانە گیریان خواردە بۆ دەستەوە قسەیەکە کەن دوایڵێن ئەوە ئێمە نەماوتەوە ئەوانە من قەت ئەوم نەوتووە ئەوەی کەوتومە قەت هەتا بڵاویشیان کردێتەوە گۆڕانیان تیا کردووە لەینەکە قسەکانی منە نەموتۆ ئەو من نەموتۆ یا ئەوم نەوتۆوانە من خۆم قەنەعەتی خۆم چونکە نوسخەی دووەم دایم لای خۆم گلاوەتەوە زۆر باش نوسخەی دووەم گلاوەتەوە گە زۆر تاگینیان لەسەر کردوێت نوسخەی دووەم بڵاو کردێت بێدەنگ بوو نەمەیە لەبەرەوە خۆم ناچمە ئەوەی کە جوابی ئەو بدەمەوە جوابی ئەو بدەمەوە من خۆم قەنەعەتی خۆم هەیە بۆ چوونی خۆم هەیە ڕای خۆم هەیە لەسەر هەر مەوزوعێک و هەچیشم کردوێت نەلەی پەشیمانم و لەژی پەشیمانەمەوە لەبەرەوەم پێم وایە ئەوە من لە هیچ علامێکیش خۆم کە ناگیر نەکردووە هەچی ڕاگەاندنەکان هەیە ڕەنگە مەسەلا هەیە لە پێشاڵێت نازام ئینەکەم بۆ بنێرە سوالەکانە بۆ بنێرە چی من وەکە ناڵم سوالم بنێ هەچی لە خیاڵی هەیە باوی کات من ئەوەی خۆم قەنەعەتم بوو بە قەنەعەتی خۆم جوابێ دەمەوە ڕاست ئەوشی کە ڕەنگە پێم نەمێ جوابی بدەمەوە جوابی نادەمەوە بۆچی شەرتشول لەسەر ڕاگەیانەکە دانێم بۆچی شەرتشول لەسەر ئەویتە دانێم نا من خۆم قەنەعەتی خۆم و ڕاو بۆچوونی خۆم هەیە لە هەموو شتەکانە لەبەرەوە من ناچمە ئەو چوارچێوەیە نەخێر من وام نەوتۆ نەخێت تو ئەوانە من نسخەی دووەم لای خۆم هەر زۆر قسەی کرد دووەمەکە بڵاوەکەم زۆر باشە کاک محەممەد ئێمە هێواشێش بەرە کۆتایی پرۆگرامە چین کاتیش خۆشمان لەگەڵ جەناب تا بەسەر برد کە کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک ئەرشیفی کۆن لە لای جەنابتان کۆ بۆ تۆ ئێمە توانیمان پیشانی بینەرانی بین تۆ چ پەیامێکت بۆ ئێمە هەیە بۆ پرۆگرامی ئێمە بۆ تەلەڤیزۆنی ئێمە و پەیامت چییە بۆ کەسانی کە شتی کللتوری لە لای خۆیان جێ ئەهێڵن کۆی ئەکەنەوە لە ڕاستی هەموو میلەتێک هەموو نەتەوەیەک حەزارەتی خۆی مەسەلا لە ڕابردووە پیشانەدات مەسەلا من ئەچمە هەر وڵاتێک لە دنیادا چ بە ڕسمی بچم یاخود بە شخصی خۆم بچم پێشەوەی کە چوومە وڵاتە ئەمبەن بۆ لای مۆزەخانەکانی خۆیان بەتاشی مەسەلا یەکسەر پێمەڵێت ئەم یەکەم پاسکی لەم وڵاتە ئەم پاسی لە دروست کراوە یەکەم سیارە ئەو سیارە دروست کراوە مەسەلا ئەو کاتە هین نەبووە ئەم پلێت و ئاسن و شتیوان نەبووە لێ بنووسن فڵان شوێن ئەوەندە کیلۆمەترە لەسەر بەردووسیانە مەسەلا ئەڵێت گەیشتن لێرەوە بۆ مەسەلا بۆ برۆکسل 5 کیلۆمەترە بۆ فڵان شوێن ئەوانە کیلۆمەترە لەسەر بەرد نووسراوە پێت ئەوانە پیشانمانەدا واتە تۆ لەوێەوە سەیری حەزارەتی ئەوەکەی کە چەند ساڵ پێشی سا بینایەکرد پیشانەدا 800 ساڵ پێشی سا کراوە ئەنی ئەم شانە من ڕۆژمە زانکۆیەک لە بەریتانیا محازرەیەکمە بوو 3 ساڵ پێشی سا کامجێ کە گەیشتمە سەری ئەوم کرد چوومە ژوورەوە سەری سەردەرگای جامیعەکەم کرد زانکۆکە نووسرا بوو 808 ساڵە ئەو زانکۆی دروست کراوە خەر ئەمە خۆی بۆ خۆی تاریخێکە حتمما پێش 808 ساڵەکە حکوومەتیشە بووە پێش حکوومەتەکەش هین پەرلەمانە بووە پێش پەرلەمانەکە حکوومەتیشە بووە واتە تۆ ئەگەڕێتەوە ئەو تاریخە بۆکەی حەزارەتی ئەو وڵاتە لێوە تۆ ئەبێت سەیری بکەیت و دێت ئێمە لێرەوەکو کورد پێویستمان بەوە هەیە ڕاست ڕەنگە ئێمەیەکە لە کێشەکانمانەوە بێ نەمێژووی خۆمان باش نووسیوەتەوە نە مێژوی خۆشمان باش خوێنینەوە
ئەوە ڕێگەیەکێ بێ لە کێشەکانمان ئێمە ئەگەر بتوانین هیچ نەبێ چونکە دائیمەن ئەو شتانەی کە بە چاو ئەیبینی گرنگترە لەوەی کە تۆ بیخوێنیتەوە یا بینوسی یا بیخوێنیتەوە ئەو شتانەی کە بە چاو ئەیبینی ئەوە تۆ کۆمەڵێشتت پیشانەدا مێژووی ئەو وڵاتت پیشاندا کللتوری ئەو وڵاتە حەزارەتی ئەو وڵاتە ئیسا لە هەر وڵاتێکەشیتە دەرەوە ڕۆژێک هەیە بۆ نەتەوەکان خۆیان پیشان بدەن مەسەر لە شوێنێکی گشتی مەسا بەرلین لەندەن پاریس مەسەلا برۆکسل ئەمستەردام هەر یەکێک لە وڵاتانە واشنگتۆن لەو وڵاتە تێن خواردن داهێن ئەگەڕێی بەسەر خواردنەکان ئازانی کامیان خواردنە کوردێکەیە کامیان ئەفغانیە کامیان نەزانم ئەوروپیە کامیان چییە واتە ئێمەش پێویستمان بە ئەوە هەیە هەوڵ بدەین چونکە ئێمە خۆتان بزانن تا ئیسا دەوڵەتمان نەبووە سەر بەخۆ نەبووین کە ئەمانەمان نەبووە نەمانتوانیوە حەزارەتی خۆمان پیشان بدەین ئێمە ڕەنگە مێژۆکەمان نەگەڕێتەوە بۆ 2722 ساڵ پێشیستا لە دەوڵەتی مادەوە دەست پێکات لەوە تا ئیستا دەست پێەکە بەڵام ئەمە کەس شارەزای ئەوە نییە کە لێوە ئێمە ئایا دەوڵەتی ماتەری کورد بەوە تەنها یاینی دەتەوەکانی تریش بۆ لەو منتیقەیە ئێمە لێوە ئیتە مەسەر لە شەرفخانی بتلیسی مێژووی میلەتەکەی نووسیوەتەوە بەڵام تۆ لە شەرفخان دەرەچیت حدودی 450 ساڵ تا ئەمیزەکی بەکی چێ نەنووسراوەتەوە باشە لەم ماوە دوور و درێژەدا لافاوێک بۆ مەدەرزەیەک شتێک نەیدا لە وڵاتە یەکێ بینوسێتەوە بۆ نەنووسراوەتەوە لە ئەمیزەکی بەگەوە تا ئێستا مەسەلا ئەمانە هەمووی ڕووداون پێویستە کورد پێویستی بەوانە هەیە ئێستا زەرورە بە مێشووی خۆی بە کللتوری خۆی بە عادەت و تەقالید و نەرێتی کورداواری خۆی زەرورە پێی کە بتوانێت بیهێنێ لەگەڵ هەلومەرجەکانی ئێستادا دوانەکەوێت ئەمانە ئەمووی گرنگن بۆ ڕێم بۆ ملەتی پەیامت چییە بۆ کەسایەتی و بۆ ئەو کەسانی کە ئۆتۆمبیلی کۆن کۆکەنەوە یاخود کەرەستەی کۆنیان لایە داوایان لێ بکەی لێرەوە کە تۆ مۆزەخانەیەک وا خەریکە بنیادنەی بیهێنن لەگەڵ تۆیا لێرە پارێزراو بێت وڵاوە هەر کەسێک تەمەەن خۆی بۆ خۆی خولیایەکی خۆی هەیە بۆ ئەوانە هەیە ماڵەکەی خۆی داناوە بۆ ئەوی دووسی کردووە هەیە مەسەلا شوێنێکی بۆ گرتووە من دەستخۆشی لە هەمویانەکەم بەڕاستی کاری باشیان کردووە مەسەلا لە هەولێر کاک خەسەوجاف کۆمەڵی سیارەی باشی هێناوە لە کەلار کاک ساڵح کۆمەڵەشتی کە لە پور و شتی کۆی ئەوی کۆکرێتەوە قاچاق لە دۆک کۆمەڵشتی کۆکردوێتەوە هەرێکێک لە هەولێر لە 34 شوێن لە سلێمانی مەسەلا 34 شوێندا ئەمانە لە هەڵەبجا هەرێکێک بۆ خۆی ئەمەی کردو ئەمانە لە نەتیجەکەدا ئەبنە سەرمایەکی نیشتمانی ئەبنە سەرمایەکی نەتەوەیی نیشتمانی کە هەموو کەسێ بتوانێت ئیستا من ئەمانەی کە کۆیەکەم هەوڵە دەم مۆزەخانەیەک بێ ئەو مۆزەخانە کە بۆ هەموو کەس کراوە بێ بتوانێت بێت ئیسفادەی لێ بکە و ئەوەی لێ بکات چونکە من ڕەنگە هەر ئەوەش نییە من زیاتر لە 12,000 نامەشم هەیە ئەو نامانی ڕەنگە ئستا ئەوانەی کە ماستەر و بۆ دکتۆرا خوێنن لە زانکۆکان سوودی لێوەربگرن بۆ کۆمەڵێ کتێبی کۆنم هەیە کتێبە کۆنەکان ڕەنگە زۆر بە دەگمەن مابنیستا ئەمانە هەمووی بەتەمام ئەگەر مەرگ مەودایدا و خۆیارمەتیدا بتوانم لەو مۆزەخانەیەدا کۆیان بکەم هەرچەند لەگەڵ جەناب تا قسە بکەین هەیە پرسیاری زیاتر و شتی زیاترێتە پێشەوە هیچ کات ئیشەڵات تەمەند درێژە بیت و هەمیشە لەش ساغەبی بیری لەوە کردوتەوە سێدنامە بنووسی وەڵا خۆی دایمەن من خۆم بۆ خۆم لە لای خۆم شتێکم هەر هەمیشە ئامادەکەم یا شتێکە نووسم چونکە خۆتان نەزانن ئینسان خۆی نازانێت مەسەلا چی بەسەر چی ڕوئەدا من ڕۆژانەی شتی خۆم نووسیوەتەوە ئەنی ڕۆژانە وەکو ئەوە ناڵم کاگەڵتر پێم بڵێ بە تایبەت باسی وەسێدنامە ئەەکەم بڵێ بە تاکید ئەوانە شار لای خۆم وە کۆمەڵێشتم نووسێتەوە دامنەوە لای خۆم بە هیوای هەمیشە تەمەند درێژبی هەمیشە لەش ساغبی ئێمە زۆر سوپاس دەکەین ئەمڕۆ زۆرمان جومان کردی سوپاس بە و میوانجارەی بەڕێستان زۆر سوپاس دەکەین خۆشەویستان ئێمە هاتیینە کۆتایی پرۆگرامی کوردکار و کۆتایی وەرزی کوردکار لە وەرزی نوێی کوردکار و لە پرۆگرامی نوێی کوردکار بە دیداری ئێوە شادەبین زۆر سوپاس ماڵتان ئاوا داتان لەگەڵ